بناوی خوای بخشندەی مهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بە خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. خوشک و برا بەڕێزەکانم، پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی زنجیرەی مافە ئیسلامیەکان هاتمەوە خزمەتی بەڕێستان. ئەمڕۆ ئینشاء الله دەست بە باسی مافەکانی هاوساری ئەکەین، ژن و پیاو لەسەر یەکتری. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر حەریسە و سوورە لەسەر ئەوەی کەوا پەیوەندی نێوانی ژن و مێرد پتە و بێ و بەهێز بێ. هەر لەبەر ئەوە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ناوی ناوە میثاقا غەلیظا، و مەوەدە و ڕەحمەتیشی خستووەتە، یعنی خۆشەویستی و بەزەیی خستووەتە نێوانی ژن و مێرد. و هەروەها خوای پەروەردگار زۆری پێ ناخۆشە کە تەفریقە و دووبەرەکی یان لە یەکجابوونەوە دروست ببێ لە نێوانی ژن و مێردا، خوا نەخواست بگاتە حەدی تەلاق. خوای پەروەردگار تەلاقی پێخۆش نییە و کردوێتی ئاخر چارە، ئەگەر ئیتر بە هیچ شێوازێک ژن و مێرد لەگەڵ یەکا چارەیان نەما، ئیتر ئەوە وەکو ناچاریەک تەلاق دانراوە. بۆ زەمانەتی بەردەوامبوونی ژیانی هاوسەرگیری خوای پەروەردگار ماف و ئەرکی لەسەر ژن و مێرد داناوە، ماف و ئەرکی لەسەر ژن و مێرد داناوە کە هەر کامیان لەسەر ئەوی تریان مافی هەیە و هەروەها ئەرکیشی هەیە بەرامبەری. ئەگەر هەردوو لە هەڵسن بە جێبەجێکردنی ئەرک و مافەکانی سەرشانیان، ئەو کاتە ژیانی هاوسەرگیری بەردەوام ئەبێ. جا لە پێشە ئێمە ئینشاء الله لە حەڵقەی ئەمڕۆمانە باسی مافەکانی پیاو ئەکەین لەسەر خێزانەکەی، مافەکانی پیاو لەسەر خێزانەکەی. و ئینشاء الله لە دەرسی داهاتووە، لە حەڵقەی داهاتووە بە ئیزنی خوا باسی مافەکانی ئافرەتیش ئەکەین لەسەر پیاوەکەی. حەقی پیاو لەسەر خێزانەکەی زۆر زۆر گەورەیە. لە پاش حەقی خوای پەروەردگار حەقی مێردە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەو حەدیثە صحیحە فەرمێ ئەگەر دروست وایە مرۆڤ بۆ مرۆڤ سوژدە ببە، ئەمرمە کرد کەوا ئافرەت سوژدە بۆ مێردەکەی خۆی ببە. بەڵام دروست نییە طبعا مرۆڤ بۆ مرۆڤ سوژدە ببە، دروست نییە مرۆڤ سوژدە ببە ئیلا بۆ ڕەب العالەمین نەبێ. بەڵام لەبەر گەورەی حەق و مافی پیاو لەسەر خێزانەکەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم وا ئەفەرمێ. دووهەم قیوە ئەمنیەت، واتە سەرۆکاری لەناو خێزانە. شریعەتی پیرۆزی ئیسلام داوێتێ دەستی پیاوان، یعنی سەرۆکاری لە خێزانە بەدەستی پیاوە و ئافرەت جێگرەکەیەتی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء ئاەتی 34 ئەفەرمێ الرجال قوامون على النساء، پیاوان سەرۆکارن بەسەر خێزانەکانیانەوە، بەسەر ئافرەتانەوە. یعنی ئەوان سەرکردەی خێزانەکەن، ئەوان سەرۆکی خێزانن، بەهۆی ئەوە کە خوای تەعالا فەزڵی هەندێکیانی بەسەر هەندێکی تریانی داوە. خوای تەعالا وا پیاوانی دروست کردووە کە پیاوان بۆ ئەو ئەرکە بشێن، بەڵام ئەوەی بە ئافرەتان نەداوە. ئیتر ئێمە ناتوانین مەسەلەن ژەلی کولی قاعیدەتین شەوات، یعنی هەموو یاسایەک یعنی شتی شازی هەیە. بۆ نمونە لە ناو هەزار پیاوە پیاوێک هەیە توانای ئەو کارەی ئەو سەرۆکاریەی نییە، یا لە ناو ئافرەتانە لە ناو هەزار ئافرەتە ئافرەتێک توانای ئەوەی هەیە. ئەوە حاڵەتێکی تایبەتە. ئەگینا وەکو عام وەکو گشتی پیاوان سەرۆکاری ئافرەتانن. و بما ئەنفەقوا، بەهۆی ئەوە کە نەفەقە لە ئیسلامە و لە شریعەتی ئیسلامە لەسەر پیاوانە، یعنی پیاو لەسەرێتی نەفەقەی خێزانەکەی بکە. لەبەر ئەم دوو سەبەبە خوای پەروەردگار سەرۆکاری و قیوامەتی داوەتە دەستی پیاوان. سێم حەق لە شریعەتی ئیسلامە مافی پیاو و گوێڕایەڵیکردنی پیاو پێشی مافی باوک و دایک و گوێڕایەڵیکردنی باوک و دایک دێ. پرسیاریان لە ئیمامی ئەحمەد کرد ڕەحمەتی خوای لێبێ، کەوا ئافرەتێک دایکی نەخۆشە، ئەوێ بڕا بۆ لای، بەڵام پیاوەکەی ڕازی نابێ، چی بکات؟ ئیمامی ئەحمەد فەرمووی
تاعەتی مێردەکەی واجبترە لەسەری. طبعا ئەمە بۆ ئەوەیە کەوا ئافرەت میل ببڕێ لە ماڵی دایک و باوکی و بزانێ خۆشی بۆتە خێزان و خۆشی وەکو دایک و باوکی ئیتر لە ئیسەودا ئەرکی لەسەر شانە. بۆیە شریعەتی ئەمەی داناوە. ئەمە معنای ئەوە نییە پیاوان خۆیان بکەن بە فیرعون بەسەر ژنەکانیانەوە و بڵێن بە هیچ شێوەیەک هەیە پیاوی وا هەیە سوێنەخوا تەلاقەخوا بە هیچ شێوەیە خەڕازی نامن بچی بۆ ماڵی باوکو دایکت یا بڕۆیت بۆ ماڵی برات یا بڕۆی ماڵی خوشکت. ئەمە معنای ئەوە نییە. معنای ئەوە نییە. یعنی پیاو نابێ ئستغلالی ئەم خاڵە بکە بۆ ئەوەی فەرزی هەنێشت کاتە سەر ژنەکەیە نا بە پێچەوانەوە. ئەمە معنای ئەوەیە کە ژن ڕێز و احترامی پیاوەکەی زۆرتر بگرێ و ماڵەکەی خۆی لەلا گرنگتر بێت تا شوێنێکی تر و تا ماڵێکی تر. بەڵام هەموو شتێکی تر بە تەفاهم و بە لە یەک تێگەیشتن ئەبێ لە بینی ژن و پیاوە ڕووبدا. چوارم جێبەجێکردنی حەقی پیاو. جێبەجێکردنی حەقی پیاو ڕێگایەکە بۆ ڕازی بوونی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەو زاتەی نەفسی منی بەدەسە هیچ ئافرەتێک حەقی پەروەردگاری جێبەجێ نەکردووە ئەگەر حەقی مێردەکەی جێبەجێ نەکا و ئەبێ حەقی مێردەکەی جێبەجێ بکە ئەگەر لە ناڕەحەتترین حاڵەتا بوو. ئەگەر سواری حشتر بوو خۆی ئامادە کرده بوو بۆ ئەوەی بڕا بۆ شوێنێ بۆ سەفەرێک لەو کاتە پیاوەکەی ئەگەر وتی داوەزە و بۆ کارێکی خۆی پێویستی پێ بوو ئەبێ بڕاتە دەمی پیاوەکەیەوە و کاری پیاوەکەی ئیشی پیاوەکەی جێبەجێ بکە. پێنجەم جێبەجێکردنی حەقی پیاو ڕێگایەکەیان هۆکارێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت. جێبەجێکردنی حەقی مێرد هۆکارێکە بۆ چوونە بەهەشت. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئافرەتان پێنج فەرزەی نوێژەکانیان جێبەجێ بکەن، ڕۆژووی مانگی ڕەمەزان بە جوانی بگرن، داوێنی خۆی لە حرام بپارێزێ، گوێڕایەڵی مێردەکەی ببێ، پێی ئەوترێ بچۆ بەهەشتەوە لە هەر دەرگایەکەوە کە ئەتەوێ. شەشەم پێویستە لەسەر ئافرەت مافی سەرجەیی بۆ مێردەکەی جێبەجێ بکات لە هەر حاڵەتێکا ببێ مەگەر عزری شەرعی هەبێ. مەگەر عزرێکی شەرعی هەبێ ئەو کاتە پیاویش ئەبێ مراعاتی عزرە شەرعیەکانی خێزانەکەی بکە. ئەگینا ئەگەر عزری نەبێ هەندێ عزری لاوەکی بکاتە عزر بۆ ئەوەی مافی مێردەکەی نەدا بەڕاستی خوا لێی تووڕە ئەبێ. حەوتەم پێویستە لەسەر ئافرەت لە ماڵ دەرنەچێ بەبێ ئیزنی مێردەکەی. خوای پەروەردگار ئەفەرمێ وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. سورة أحزاب آياتي 33. وبيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي نابي لمال دربچه ببي إذني پیاوەکەی. نابێ ماڵ بەجێ بێڵێ بەبێ ئیزنی پیاوەکەی. هەشتم بەبێ ئیزنی پیاوەکەی نابێ ڕۆژووی سونەتیش بگرێ. بەبێ ئیزنی پیاوەکەی نابێ ڕۆژووی سونەت بگرێ لە بەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بۆ هیچ ئافرەتێک حەڵاڵ نییە ڕۆژوو بە ڕۆژوو بێ لە کاتێکە کە پیاوەکەی ئامادەیە ئیلا بە ئیزنی ئەو نەبێ. مەبەست پێی ڕۆژووی سونەتە نەک ڕۆژووی فەرز. ڕۆژووی فەرزەوە حەقی خوایە و نابێ پیاو مەنعی بکە. نۆیەم ئەگەر پیاو لە ماڵ نەبوو ئەبێ ئافرەت ماڵەکەی بۆ بپارێزێ، مناڵەکانی بۆ بپارێزێ، پارە و پولی بۆ بپارێزێ. ئەبێ نەیەڵێت دەستی کەسی تری پێ بگا جگە لە مێردەکەی. ئەبێ سەروەت و سامانی بپارێزێ و بە فیڕۆی نەدا و بەم لاو بەولایە تەفروتونای نەکا. ئەبێ ماڵ و مناڵی بە جوانی پەروەردە بکا و بیان پارێزێ و نەیەڵێت تووشی هیچ حاڵەتێکی نەخوازراو ببن. و هەروەها لە مافەکانی پیاو لەسەر ژنەکەی ئەبێ مراعاتی غیرەی پیاوەکەی بکە. ئەبێ کاتێک لە ماڵ دەرەچێ بە پۆشاکی شەرعیوە لە ماڵ دەرچێ، پۆشاکێک کە جەستەی دەرنەخا، پۆشاکێک کە نەبێتە مایەی سەرنجڕاکێشانی پیاوان. ئەبێت ئیجازەی هیچ کەسێک نەدا بێتە ماڵەکەی بەبێ ئیزنی مێردەکەی، حتا وەلەو ئەگەر مەحرەمیشی بێ ئەو کەسە ئەبێ ئیجازەی نەدا. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ ئەگەر ئافرەت شەوێک پشت لە مێردەکەی بکا،
شەوێک پشت لە مێردەکەی بکاو نەڕاتە سەر جێگا لەگەڵ مێردەکەیە، یعنی نەڕاتە دەمی مێردەکەیەوە و خۆی عاجزکە و پشتی لێ بکە، مەلائیکەی خوا فریشتەکانی خوا لعنەتی لێکن حتا ئەگەڕێتەوە بۆ لای پیاوەکەی و لەگەڵی ئاشتە بێتەوە ڕازیەکە. ئەمە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگەڕنەوە. بۆیە خۆشەویستەکانم پێویستە لەسەر پیا و لەسەر ئافرەت مافەکانی یەکتری جێبەجێ بکەن، بەڵام ئێمە ئەمەی کە باسمان کرد مافی پیاوان بوو لەسەر ئافرەتان و ئینشاءالله لە دەرسی داهاتووە باسی مافی ئافرەتانی شەکەین لەسەر مێردەکانیان. ئەبێ هەردوو لامان بیر لەوە بکەینەوە هەر یەکی ئەرکی خۆی جێبەجێ بکە، نابێ ئافرەت بڵێ آخر پیاوەکەم ئەمە ناکە و ئەمە ناکە بۆیە منیش ئەمە ناکەم و ئەمە ناکەم و هەروەها بە پێچەوانەشەوە پیاو بڵێ مادامش نەکەم ئەمە ناکەم منیش ئەوە ناکەم، نابێ ئاوا بین، بەڵکو هەر کەسێک هەڵدا خوا ڕازیکە لە تاعەتی یان لە جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانی بەرامبەر بەویتر. خوا بۆ ڕازیە بێ لێمان، ئێمە خوا ڕازیەکەین، هەدەفی سەرەکیمان خوا ڕازیکردنە. ئەگەر بەرامبەرەکەمان کەم تەرخەمیەکیشە بێ با کەم تەرخەمی لە ئێمە دروست نەبێ، لە بەرامبەرە دروست نەبێ. داواکارم خوای پەروەردگار لە هەموو لایەکمان خۆش بێ و عەفومان بکە و لەو کەسەمان بگێڕێکەوە مافی خاوەن مافەکان بەسەرمانەوە جێبەجێ بکەین. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.